یەکێک ئەو دیستەمە شتێک دروست دەکات کە من خۆشحاڵ بم دوانەکە ئەوە پەیوەندێکی زانستیە ئەم گۆڕە ینی ئەم ئاڵ و گۆڕە من یا بە هەواڵێک بە نمونە هەواڵێک لە تەلەڤیزیۆن ئەبینم من بەو هەواڵە زۆر دڵخۆشە بم بەڵام هەواڵێشتر ئەبینم بۆ هەواڵە ئەم ناخۆشە نیگەرانە ئەم سیستەمە چۆن ئاوا ئەگۆڕێ مەسەڵەن بۆچی ئاوای بەسەردا دێت ئەسڵاو هەوڵێ تۆ ئەگەر بیرت بێ کاتی خۆی زنجیرە کۆڕێکتان کرد لە ئاڵا پێوە بێ لەو بەشەدا مامۆستا ڕێوەرسوێری بابەتێکی درودرێژی باس کرد لە بینی جیاوازی لە نێوان بینین و تەماشا لەوێندە شتێکی کۆمەڵایەتی فەلسەفی شتێکی وا بوو خۆشت لەو زنجیرە کۆڕە پێوە بێ بەشدار بووی لەوێندەرەوە زۆر بە جوانی سەرەتیدا ئەوە جانەزانم ئەوانەی تۆ ئەوڕۆستە بەدواست چەندە نزیکی هەبوو لەگەڵەوەی ئەو کاتی خۆی باسی دەکرد بەڵام بۆی من لەوەی ئەوڕۆی تۆ تێگەشتم شەرحەکەی تۆ زیاتر نزیک بوو لە نظامەکەی کە لای ئێمە کامێرە وا ئیشەکات یعنی چاو تەنها ئیشی عادەسەکەیە بەڵام لە پشتی ئەوە شتێک کێشەی دەگوترێت سیانسۆر ئەوەی کە چاو کە وەکو ئەوەندامە وریاکەرەوەی ڕۆشنایی وەرەگرێت ئەو هاوڕێژ تۆزێکی باس کردوتی ئەیدا لە سێنسەرەکان ئێمە تەوان لە چاوە چاو لە کۆمەڵێک پێکاتوە هەر لە گرێنەوە بیگرێت تاوەکو وەگاتە کۆرنیە و هاوێنە ئەمانە هەموو پێکەوە کار دەکەن بۆی ئەو ڕووناکی هەیە بکەوێتە سەر تۆڕەی چاو تۆڕە بەشی ناوی چاوە گەرێمە وەرگرینوەکو ئەو تۆپەی کە تۆپە کلۆرەی کە هەمانە لێرە لە تۆڕەیە دوو جۆر خانەمانەیە دوو جۆر سێڵمانەیە ئەوانیش جۆرێکیان پێیان دەوترێت خانە قوچەکیەکان جۆرێکیشیان پێ دەوترێت خانە چیکەیەکان ئەمانە ڕووناکی جیاواز وەرەگرن ینی وەڵامی ڕووناکی جیاوازە دەنەوە ڕووناکی درەوشاوە و ڕووناکی نزم و بۆ جۆرە لێرەوە لەم خانانەوە لەم خانانەوەی کە هەمانە ڕسێپتەرانەوە ڕووناکیەکە دەڕوات بۆ بەمارێک کە پێی دەوترێت ئۆپتیک نێرڤ یاخۆت بینینە دەمار ئەم بینینە دەمارە تەوەرەی ئەم بینینە دەمارانە هەمویان پێکەوە بە ملیۆنان تەورەی ئەو دەمارە خانانن کە دەگوازرێتەوە بۆ ئەو بەشەی مێشک توێکڵی مێشک کە وەڵامی ڕووناکی داتەوە واتە ئەگەر خەلەلێک کەسێک چاوەکەی ساغە هیچ کێشەیەکی نییە لە کۆرنیە لە گلێنە هاوێنە هیچ کێشەیەک نییە تەنانەت لە خانە قوچەکی و عینەکانیشا کێشەیەکی نییە چلکەیەکانە بەڵام کێشە لەو ئۆپتیک نێرڤەیە هەیە ئەگەر ئەو ئۆپتیک نێرڤە ئەم سیگناڵانە نەنێرێ بۆ مێشک ئەو کاتە هیچ شتێک نەڕۆشتووە تاوەکو مێشک وەکو وێنە وەڵامی باتەوە جا من لێرە ویستم باسی ئەوە بکەم کە کەسەکە تەماشا ئەکا یاتیادی سێرەکە بەڵام هیچ شتێک ناگاتە ئەو شوێنەی کە وەڵامی ئەم وێنەیە بداتەوە لێرەوە هیچ شتێکی بۆ دروست نابێت ینی کێشە لە نێربەکەیە هەیە یاخود ئەکرێت کێشە لەو بەشەی مێشکا هەبێت کە وەڵامی بینینەکان دەداتەوە ینی لە کە ئەویش پشتی بەشی پشتەپلی توێکڵی مێشکی پێدەوترێت کە بەشی پشتەوەیە وەڵامی وێنە ئەداتەوە ئێمە دایمە نمونەیەکێنینەوە ئەڵێن هەر شتێک لە ڕێگەی چاوە بڕوا دەماخۆکو وێنە وەڵامی ئەداتەوە زۆر جار ئەوەی کە مشتەکۆڵەیەک بەر چاوی دەکەوێت ئەمە پەستان خستنە سەر چاوە بەڵام کەسەکە ئەستێرە ئەبینێ بۆ چونکە بۆ ئەو شوێنە ڕۆشتووەکە وەڵامی وێنە یاوەتەوە ئەلێرەوە هەر شتێک لەو نێربەوە بڕوا ئۆپتیک نێربەوە بڕوا دەگاتە پشتەپلی مێشک و لێوە وەڵامی وێنەی پێدرێتەوە جا بەوەستمەوە بوو کە بینینەکە ئەوەی کە من تێگەشتم لە دکتۆر بینینەکە ئەوەیە کە ئەم قەتعەن نەبێت یعنی لە نێوان بینە دەمار و ئەو بەشەی مێشکە ینی بڕوات تاوەکو ببێتە وێنە و بیداتەوە بەڵام شتێکی تر هەبوو لێرە من بۆ خۆم پرسیار بۆی کە ئەو هاوڕێیە باسی نابینەکانی کرد زەین ڕۆشنی چییە من بۆ من ئەوەی کە ئێمە لە کوردی ئاڵێن کەسێک زەینی ڕۆشنە دەوانێت نەبینێ بەڵام ئەحساسی هەیە بە کۆمەڵەشت هەستەکەی بینیوێتی لەگەڵ چ موجوڵەکانی ئێمە وازانی کە شتێکی بینیوە کاتێکە مامەڵەت لەگەڵاکە منەرەوەنەوە هەبوو زۆر کاتان ناگرم زۆر سپاس بۆیەوە دکتۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە بابەتی بینایی و
بینە و کوێرەکە زۆر جوانکردنەوە بەڵای من شتێکی نەڕۆیەکیان نەبوو سەبارەت بەوە زۆر خۆشە بێت کە لە داهاتووە ئەو بینینە مۆڕاڵیانە جا بکرێت ئێستا بە نمونەکە من کوێر نیم و بڵێ بیناییم هەیە بەڵام لە وڵاتی بوون لە پۆڵەندایە بەڵام کەسێک لێرە کوێرە ئەوە خەڵکی ئێرەیە ئەو بینایە و بەڵام من کوێر نیم و نابینام بابەتێکی بەڕاستی زۆر زۆر خۆشە ئەنی من 3 ساڵە لێرەم ئێستا تۆزێک دوای ئەم 3 ساڵە بینینێکم بۆ ژیان لێرە دروست بووە چۆن بتوانین ئەو بینینە مۆراڵیە وشەیمان پێ پەیدا بێت چیا لە بینینە بایۆلۆجیەکە دەست بکەم بە مناقەشەکردنی نە گۆڵامدانەوە چونکە منیش بەڕاستی ئەوەی کە هەر مناقەشەی فکرەکە دەکەم لێرە بەنسبەت ئەو سیستەمی بینیەوە زۆر ئاڵۆزە و من بەڕاستی ئەمڕۆ کە ینی خەریکی نووسین بووم بۆ ئەوەی ئامادەی کەم کە ئەوە بیرم لە شتەکان کرد دەوەستم کرد ینی بەر شتانێک دەکەوتم کە ئاسان نەبوو ئاڵۆز بوون و هەوڵمدا جۆرێک بێت کە ئەو توخمانە دیاری کەم کە لە ناو سیستەمان هەیە و ئەو سیستەمە چۆن کار دەکات و توخمەکان ژاکەمەوە لەبەرەوە بوو کەوتم تۆزێک ینی ئاڵۆزە کاتی دەوێت بۆ تێدەیشتن و من لە سیمینارەکەی تر هەوڵ دەدەم ئەو سیستەمەش ئەو ینی مۆراڵی بینین شیکەمەوە ئەو مۆراڵە چییە بۆچی لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێت و ئەوەی کە بۆمان دیاری دەکا بە چ مەبەستێک لە چ بارودۆخێکە چی لە چیا ببینی ئەوە لە ڕاستیە ئەو مۆراڵە تەحدیدی دەکات کە ئێمە لە چ بارودۆخێکی کە تایە هەین یانی لەکوێیە و لە چ کاتێکە و لە چ کەسێکە و لە چ شوێنێکە بڵێن ئەو چی ببینی ئەوەی کە دەبینین دەبێت چی بێت و ئەوەی کە دەبینین دەبێت لەگەڵ ئەو مەبەستەی کە لە ناو ئێمە هەیە ڕەبتە بۆ بابەتی بینینەوە یەک بێت پێشتر ینی پێشتر ئەو ڕەبتە دروست کراوە یعنی ئەمە وەکو پێدراوێک دراوە بە تاکەکان هەر لە سەرەتاوە و دوای ئەوە لە ڕێگەی ئەم مەبەست و بابەتەوە ئەو پەیوەندیە دروست دەبێت ئەمە وەکو چی وایە وەکو وایە کە بۆ نمونە لە زمانی شتار تقریبان شتێکی ئاوا کۆدی لەو بابەتەیە لەگەڵ دیسۆسۆرس ئەو زمانە ناسە سویسریە بەڕاستی لێکۆڵنەوەی زمانی بەرەو پێش ڕۆشت و زانستی زمانی مۆدێرن بە شکل ڕاستەقینەکەی لەوە دەست پێ دەکات و ئەم پیاوە هات لەوانەیە بە سوود وەرگرتن تەبەن لە نازانم سوودی وەرگرتبێ لە یانە بەڵام لەوە دەچێت چونکە بەر لەوە فکرەیە هەیە و نەک بەر ئەویش هیوم هات وتی پەیوەندی نێوان هۆکار و بەرهۆ ینی بۆ نمونە ئاگرێک کە ئاوێک دەقڵێنێ ئەمە دەڵێن هۆکاری کوڵانی ئاوەکەیە ئەوە بەرهۆکەیە لای ئەو ئەم پەیوەندیە ئێمە ینی بۆی تکرارەوە بۆی خوگرتنەوە کە هەمیشە ئەومان ئاگرمان لە ژێر ئاوابینیوە و لە پاڵ ئاوابینیوە ئاوەکە کوڵاوە ئێمە دەڵێن ئاگرەکە هۆکارە بۆ ئەوەی ئاوەکە بکڵێ ئەوەنا خۆی ئەو پی وایە هۆکار نییە طبعا ئەمە کانت بە ئاگا دێنێتەوە و کانت خۆی دەڵێ من هیوم بە ئاگای هێنامەوە چونکە ئەمە خەتەرێکی گەورە بوو لەسەر عەقڵانیەت و کانت هاتی ترم کێشەیی بەڕاستی دەستکاری کرد ئیشی لەسەر کرد وەلحاڵ بەر لەویش لای لە محاوەرەیەکی ئەفلاتون هەیە بە ناوی کراتیلیۆس مناقەشەیەکە لە بینی سقراط و کراتیلیۆسە ئایا پەیوەندی ناوێک کە ئێمە لە ناونراوێکی دەنین بۆ نمونە وشەی درەخت کە دەیڵێن لەبارەی درەختێکەوە ناومان ناوە و دەختەمان ناوە درەخت ئایا ئەمە هەڕەمەکیە یعنی هەر لە خۆمانەوە ئەم وشەیەمان بۆ هەڵبژاردووە و بەوە دەڵێن ئەم ناوەی لێدەنین یا پەیوەندیەکی
سروشتی لەو بینە هەیە. طبعا سوکرات لە مناقشەیە بەرگری لەوە دەکا کە پەیوەندیەکەیە لە بینی ناو و ناولێنراوە، بەڵام کاتی لۆس پێی وایە پەیوەندیەکە هەڕەمێکیە کە لە بینی ئەم دووشتا پەیوەندی نەبێت، پەیوەندێکی سایکۆلۆژی دروست دەکرێت لە ڕێگەی خۆگرتنەوە. یعنی چی؟ یعنی ئێمە منداڵێک کە فێری زمان دەکەین ڕسمی درەختێکی پیشان دەدەین و لە کاتی پیشاندانی درەختەکە دەڵێن درەخت. کە دەڵێن درەخت هەموو جارێ لەگەڵ بینینی درەختەکە ئەم وشە دەبیسێت ئەم دوانە ڕەپت دەکا بەیەکەوە. کاتێ وشەی درەخت لە زاکیرەی دەنگی ئەوە، یعنی یادەوەری دەنگی ئەوە تۆمار دەبێت و لەلایەکی تریشەوە شێوەی درەختەکە لە یادەوەری وێنەی ئەوە تۆمار دەبێت. کاتێک کە درەخت دەبینێ یەکسەر لە ناو یادەوەری ئەوە ئەم درەختە وشەی درەخت چالاک دەکا لە یادەوەری دەنگیەوە. کە چالاکی دەکا دەڵێت درەخت بە درەختەکە و بە پێچەوە نەشەڵ. کاتێک کە وشەی درەخت وەکو دەنگێک دەبیسێ لە یادەوەری، ینی کە وشەی درەخت بگورن، کە وشەی درەخت دەبیسێ لە کەسێک کە دێڵێ درەخت، یەکسەر لە یادەوەری دەنگی ئەوە وێنەی درەخت چالاک دەبێت و حازر دەبێت لە ناو یادەوەریە. ئەلێرەوە دەزانێ کە ئەوەی کە ئەو دەیڵێت چییە و ئەم پەیوەندیە چۆن دروستکراوە لە ڕێگەی خۆگرتنەوە. هەنی پەیوەندیەکە پەیوەندێکی مۆراڵیە. مۆراڵیە بە چ معنایە؟ یانی نەریتێ باشە؟ یانی ئێمە شتێک کە ئێمە دامان ناوە ئاوا بێت و کەسەکان ڕادیان لەسەر ئەوەی کەوا بێت و پێڕەوی دەکەن. ینی شتێکی وەزعیە ئێمە وان کردووە بێت. ئەلێرە پەیوەندی هەیە لە بینی چییە؟ لە بینی وشەکە دەنگیە لەگەڵ وێنە کە بینینە، ینی لە بینی بینین و بیستنا پەیوەندیەکەی و ئەوەی کە بە دەنگوێ لێ دەگرین یەکسەر دەیبیستین، یەکسەر لە ناو یادەوەریمانە وێنەیەک دەر بینینمان دەکەوێتە سەرە وێنێن و لە ڕێگەی ئەوە دەزانین ئەوەی کە دەیڵێ ئەو چییە، دەزانین ئەمەیە کە وێنەکەی هاتوۆتە پێشەوە ئێمە دەیبینین لە ناو هەموو وێنەکانی ترا. یعنی لە ناو یادەوەریمان وەکو ئەو وایە یادەوەری وێنەی بڵین بینراو، وەکو ئەو وایە شوێنێکی تاریک بێت. کاتێک کە کەسەکە دەڵێ درەخت ئێمە ئەمە دەبیستین، بۆی ئەمەوە ڕووناکیەک دەکەوێتە سەر وێنەی درەخت لە ناو کۆی وێنەکانی ترا کە لە ناو یادەوەریە وێنەیەکەی ئێمە. ئەلێرەوە وشەی درەختمان وێنەی درەختمان بۆ ئامادە دەکا بە پێچەوانەشەوە. وێنەی درەخت کاتی ئێمە لە دەرەوە دەبینین لە ناو یادەوەری دەنگی ئێمە وشەی درەخت ئەوە دەبیستین، ینی دێتە ناو یادەوەریەکەوە و ئامادە دەبێت و وەکو وایە دەنگەکانی تر هەمووی کب بن، بەڵام ئەو دەنگە بێتە دەرێ، ئەو دەنگانی کە بڵین لە ناو یادەوەریمانە خامۆش بوون، ئەم دەنگە چالاک دەبێت لە ناویانە و لێرەوە ئەو پەیوەندیە ئیش دەکات. طبعا لە بینینیشە هەر بینین خۆی کاتێککە مۆراڵی دەبێتەوە، ینی مۆراڵی بینین، نەک بینین وەکو کردەیەکی سایکۆلۆژی بەو شکڵی کە ئابووبوون فیسیۆلۆژیکە کاک مامۆستا مەقداد باسی کرد کە چۆنە و ئەمە نا، ئەمە تەنها جیازەکەیە کە ئیش دەکات. ینی ئەوەیە کە وێنەکە ئاوا نەقڵ دەبێت و ئەم جۆرە لە بینین کە نەقڵ دەبێت ئەم وێنەیە تەمان دەبێت شیانێکی تیا بێت بۆ ئەوەی کە بینین ببینێ. من لێرە شتێک باز دەکەم کە ینی وەکو بڵێ لە بینی هەست و بینین، ینی هەست دەکەوێتە ناو ناوچەی سایکۆلۆژی، بینین لە ناوچەی فیزیکایە، ینی ناوچەی فەسلەجە و لە ڕاستیە فیزیکە. ئەم وێنەیە دەبێت بە دۆخێکا بڕوە کە لە وجودە فیزیکیەکەیەوە بگۆڕێ بۆ وجودێکی تر کە وجودێکی هەستێکیە.
وهتا نەبێ وجودێکی هەستەکی وەرنەگرێ ئەمە ئیمکان نییە ئەو هێزی بینینە بتوانێت ببینێت. ئەوەی کێشەی دروست کردووە بۆ نمونە ئێمە چاو دەتوانین بە ئامێری دروستیکەین و هەموو ئەو ئیشە بکە ئەو ئامێرە کە چاو دەکا، یعنی وێنەکە ئامادەکە و ئەوەی ناتوانین لە ئێستا زانست ناتوانێت بیکە واگەر بیتوانایە هەموو نابینایەک یعنی ئیمکانی چارەسەرکردنی بوو ئەوەیە کە ناتوانێت ئەو کۆدگۆڕینە بدۆزێتەوە، ناتوانێت ئەوەی کات چۆن چاو ئەوەی فیزیکیە وەک وێنە کە ڕەبتی بە ڕووناکیەوەیە وەکو مامۆستا مەزدار باسی کرد چۆن دەبێت بە شتێکی هەستەکی، یعنی دەبێت بە شتێک کە هەستی بینین بیکە بە هەست پێکراوە، یعنی بیکە بە بینداوە. واگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان بتوانن زانست بتوانێت ئەو کۆدگۆڕینە ئەوەی کە بینەکە دەگۆڕێ کۆدەکە دەگۆڕێ و لە ڕێگەی کۆدگۆڕینەوە ئەوەی کە بڵین فیزیکیە دەیکا بە هەستەکی ئەگەر ئەمە بێت و زانست بگات بەمە کە ئەمە بدۆزێتەوە ئەم سیستەمی کۆدگۆڕینە ئەو کاتە هیچ کەس نابینا نابێت و ئەوانەی کە چاوەکانیشیان لە دەستداوە دەتوانن و هیچ کەس نابیسان نابێت ئەوەی بیستنیشی لە دەستداوە دەتوانێت ببیسێت و ئەمە کێشەکە ئەلێرایە ئەمە چۆن دەبێ بەوەی کە هەستێکیە، یعنی چۆن سیرکراو دەبێ بە بینداو و ئێمە سیرکردن لە حدودی فیزیکایە و کە دەبێ بە بینداو دەچێتە ناو ئەوەی کە لە ڕاستیا من دەتوانم پێ بڵێم میتافیزیکا و ئەمە هەستێکی دەبێتەوە و ئێمە تا ئێستا وەک زانستەنا یعنی ئەوە دەزانین کە ئاماژە هەیە بەوەی کە ئێمە هەست بە شتێک بکەین هەستەکە دادەگرسێ و دەکوژێتەوە، ئەوە نازانین هەستەکە چیە خۆی لە خۆیان چیە، یعنی مێشکی عاز دەدا هەستەکە بکرێتەوە، مێشک عاز دەدا هەستەکە دابخرێ، بەڵام پێمان هیچ لەبارەی هەستەکەەوە پێمان ناڵێ ئەمە چییە کە دادەخرێ و ئێمە دەرگای لێدا دەخەین و دەرگای لێ دەکەینەوە. لەبەرەوە تا ئێستا من زانست لەبەرەوەی لەسەر ئەساسی ئەوە دامەزراوە کە فیزیکیە تا ئێستا نەیتوانیوە جیهانی هەستەکی مرۆڤ بکات بە جیهانێک بۆ لێکۆڵینەوە، بەعەکسەوە لە سەرەتای زانستە هەستەکانیان هەستەوەرەکانەوەی کە هەیە بە شتێک دادەنرا کە وەکو بڵێ ئەمانە لە دەرەوە بکرانە دەرەوەی زانست و ئەمانە ناودان لەلایەن بیکۆنەوە ناودان خاصێتە ڕواڵەتیەکان ئەم خاصێتانەی کە هیچ یعنی تامکردن بۆ نمونە ئەمە شتێک نییە کە بۆ زانست گرنگ بێت چونکە ئێمە لە ڕێگەی تامکردنەوە ناگەین بە هیچ و ئەوەی کە گرنگ بوو لە ڕاستیا ینی بینین بوو و تەجربە بوو ئەوەی کە ئێمە بە لەناو فیزیکا دەبینی و جیهانی هەستەکی مرۆڤ ئەسڵ وەکو جیهانێکی شتا ئێستا تعریف نەکراوە. من لە کاتی خۆی لە کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی ئەو هەستم بەو جاکاریە کرد کە لە ڕاستیا جیهانێکی ترەیە جگە لە جیهانی فیزیک جیهانی هەستەکیە. جیهانی هەستەکی لەگەڵ جیهانی عینی ئەوەی کە لە فەلسەفایە دوو جیهانی جیاوازە و جیهانی هەستەکی تایە بوونەوەرەکان بوونێکی هەستەکیان هەیە هەست پێکراویان هەیە یعنی بوونەکەیان فیزیکی نییە و ئەم لەم جیانە دەبێ ئەوەی فیزیکی هەستەکی بێتەوە جا دەکەوێتە ناو جیهان و لێرەوە من هەست دەکەم وەکو بڵێ هەتا مرۆڤ نەتوانێت پێی بەو پەیوەندیە بەرێکە لە بینی جیهانی هەستەکی و جیهانی فیزیکیایە و نەتوانێت گواستنەوە دروستکە یعنی بزانێت چۆن گواستنەوە ڕوو دەدا لێرە ناتوانێت هیچ لەو شوێنە بکات چونکە لێرە ئەو کۆدگۆڕینە هەیە. ئەمە وەکۆ وایە ئێمە بۆ نمونە کۆدی بیسراومان هەیە کۆدی بیسراو تەبەنەمان لە نمونە دێنمەوە لە بینی دوو هەستەوەرە دوو هەستەوەرەکان ئیشە دەکەن چۆن شتەکانیان نەقڵکەین بۆ یەک تەبەن لە مۆزۆی نابیناکانی هەروایە یەکێک لەو شتە سەیرانە ئەوەیە کەسی نابینا دەتوانێت لە ڕێگەی لەمسەوە دەست لە شتێک بدا شێوەکەی بەرێتە ناو جیهان هەستەکیەکەوە یعنی شێوەکەی ببینێ
و دەتوانێت ئەمەی لە ڕێگەی بە چاو نا بە بینین نا بە هەستی دەست لەمس نەقڵی دەکا بتوانێت بیبینێ لەوانەیە ئێمە ئەگەر بێت و یعنی شتەکەشی بۆ وەسف بکەینەوە بتوانێت وێنای بکە بەس ڕەنگەکان لێرە کێشن بەس شکلەکان ینی بەتایبەتی لە ڕێگەی لەمسەوە دەتوانێت ئەو شکلانە لەناو ینی نەقلکە بگوازێتەوە بۆ گیانی هەستێکی خۆی و لەوێ هەست بە شکلەکان بکات ینی نەگەر لە چاوەوە ینی ئەوەی سەیرە ئەمەیە ئەگەر ئێمە شتێکماندانا بۆ چاو ئەوەی کە ماوسا مقدار باسی کرد ئەمە بەرکەوتنی لەگەڵ ڕووناکی هەیە لە کاتێکا ڕووناکی بەڕاستی ناچێت بەناو ینی ڕووناکی تەنها لە دەرەوەی چاوی ئێمە ڕووناکی ئێمە ناتوانین گریمانێ بکەین لە ناو مێشکمانە لە ناو مێشکمانە شتێک نییە بەناوی ڕووناکی کە تۆ دەڵی بەرکەوتنی هەیە بۆ ڕووناکی ئەمە تەنها لە توێکەڵەکەی چاومە کە هیچ تاکوم نەچوەتە ناو ئەو دی و لەویاتە ناو وجودێکی فیزیکی ڕۆشنایی ئیتر نامێنێ کە ڕۆشنایی نەما ئەیتر بینین نامێنێ آخر ڕاک خۆ بڵۆ پێدا نەگرساوە لە ناو ئینەکەما لە ناو مۆخی چوزانم لە ناو دەمارەکەی کە گلۆپیتیانە ینی کارەبایی نییە ئەمە بینینی تیانە چونکە ینی ئەوەی کە لە ڕێگەی ڕۆشناییەوە دەبێت ئەمە تاریکستانە ئەی لە تاریکیا ئێمە نابینین کە لە تاریکیان نەبینین چۆن مێشک کاتیان وێنەیە دەڕوا ئەگەر مربوط بێ بە ڕۆشناییەوە چۆن دەتوانێت بیبینێ لە کاتێکات ڕۆشنایی وجودی نیە لێرە ئشکالێکی گەورەمان بۆ دروست دەکەێت لێرە چونکە ڕۆشنایی لە ڕاستیان ناچێتە ژوورەوە ناتوانێت ڕۆشنایی ناتوانێت من خەرکە ناتوانێت ئەسڵەن ئەم کاغەزا ینی بتوانێت بە جوانی پێیان تێپەڕێ چۆن بەناو ئەم گۆشت و نازانمینە دەتوانێت تێپەڕێ و لەبەرەوە تێپەڕینی نییە ئێمە بەڕاستی ناتوانین بڵین ئەوە مێشک مامەڵی لەگەڵ ڕۆشنایی دەکات ینی ڕۆشنایی وجودی نییە و لێرە دەبێت کۆد گۆڕینە دەبێت ئەوەی کە ڕۆشناییە بگۆڕێ بۆ کۆدێکی تر و ئەو کۆدە هەست پێکراوەکەی و ئەم کۆدە کەس نازانێت چی ینی تۆ کە دەگەڕێی بە ناو دەمارەکانە هەر گۆشت و ئێسقان و شتێکە تۆ نازانی ئەم پرۆسەیە چۆن ڕوو دەدات ناتوانانی کۆدەکە ینی کۆد گۆڕینەکە نظامی کۆد گۆڕینەکە تا من پێم وانە بە مەشتێکی ئاسان بێکە بتوانین کەشفیشی بکەین چونکە ئێمە بە هەر جۆرێکەمە بێنینە ناو تاقیگەوە هیچی تیا نبینین چۆن ئەم کۆد گۆڕینەکە چۆنە نازانین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان زانست گەیشتە ئەوە سنووری گیانی فیزیکی تێپەڕێنە بەرەو گیانی هەستێکی بڕوا ئەو کاتە فعلەن زانست دەبێتە عیسا دەتوانێت وەکو چۆن دەڵێن عیسا کوێری چاک کردوێتەوە و کەڕی ئەویشی تر دەبێتە عیسا و دەتوانێت کوێرەکان بیناییان بۆ بگەڕێنێتەوە کەڕەکان بیساییان بۆ بگەڕێنێتەوە بەڵام ئەمە تا ئێستا من هەست دەکەم بانی مەحاڵ مۆراڵێت سەکردنەکە کاک جەلال کە باست کردەوەی لە ناو هەر ئەڵمانیشە فعلەن ئەمرکردن نیە ئەوەنە بێتەی تایە بێ زەحمەت ینی لەگەڵ هەموو جوملەیەکا دەبێ بڵێ بێ زەحمەت بێتە بەکارێ و هەر لە ناو زمان هاتۆ وەکو مۆراڵی زمانەکە فێر دەکرێی و ئەمەشان وا لێ کردووە کە زمانەکە وایە لە کاتێکا هەموو مۆراڵەکە فەرزی کردووە لەسەر زمانەکە کە تۆ دەبێ ئەم سیغەیە بەکاربێنی سیغەکە خۆی بە ئەمرە ینی تۆ دەبێ بە ئەم شتەکە بڵێ بەڵام سیغەیەک لە زمانی ئەڵمانیا هەیە وەکو جۆرێک لە داخوازی وایە ئەمر ئەوە بەکاربێنێت یا تۆ دەڵێ بۆ نمونە لە جاتی دەڵێ پێی بە کەسەکە بڵێ ئەو شتم دەڵێ حەزم دەو شتەیە ئەو شتم دەبێت یا شتێک بەکاردێنی کە ئەمرەکەی تیانەبێت داواکاریەکی تیابێت ئەو جۆرێک لە ڕێزی تیابێت ئەمە تەبەن مۆڕاڵ سەپاندوێتی لەسەر زمان و ئەمە بۆ نمونە لە زمانی کوردیانە هەر لە چایخانەکە دەڵێت ئاچایەکم بۆ بێنە ینی وەکو بڵێ ئەمرە زمانێکە ئەم حساب بۆ ئەم مینە ناکە ئەم ڕێزگرتنە لە ناو زمانە وە دەکرێت تەبەن ئەوە نییە کە زمانەکەمان بێ مۆڕاڵە ینی هەست دەکەم سەردەمێک ئێمە لە سەردەمێکا دەژین سەردەمەکە مۆڕاڵەکەی وێرانە ئەوەنا جاران لە زمانی کوردیش بە شێوازێک بەکارێنداوە ینی
ئاکەوە بەکارێ لەگەناو تۆ بڵێ چایەکە بۆ بێنە لەگەڵ بڵێ ئاچایەکەم بۆ بێنە فەرقی آخر ئاکەش ڕێزی ناوەی ئاتخوا ئەزانم بەس زەحمەت نەبێ ئەمانە بەس من لە چایخانە دادەنیشم بەزانم بەس من دەڵێم زەحمەت نەبێ چایەک بێنە کەس ناڵێت زەحمەت نەبێ چایەک بێنە بەس ئەمە ئاساییە لە لای کابرای چایچی بێڕێزی نییە بەس ئەمە ئەم بەکارهێنانی ئەم فۆرمە لاین ئەمە لە لای ئەڵمانێک بێڕێزیە لەبەرەوە ینی مۆڕاڵەکە تەحدید دەکات تۆ چی بەکاربێنی لەویا چ وشەیەک بەکاربێنی نەک زمانەکە ڕێگەت پێ دەدا ئەو شەیە بەکاربێنیان زمانەکە ڕێگە دەدا لەویا تۆ دەتوانی ئەم شتە یانی کەسەکە ئاگادار بکەیتەوە کە چات دەبێت کۆمەڵێ سیغەی جیاوازەیە کە تۆ دەتوانی ئاگاداری کەیتەوە وە کەسەکە بزانێت کە چات دەبێت بەڵام لێرە هەر ئەوەندە بەس نییە کە کەسەکە بزانێت چات دەبێت چۆن پێی دەڵێی کە چات دەبێت وەکە چۆن پێی دەڵێی دیتر مۆراڵە ئەمە زمان نییە چۆن پێی دەڵێی ئەو کاتە دەبێ سیغەیەک لە سیغەکان بەکاربێنی کە نیشانەی ڕێزە و مۆراڵەکە پێت دەڵێ دەبێت لەویا وا بڵێیت لەویا ئەم جملە بەکاربێنی ئەمە ڕاستە لە ڕووی زمانەوە بەڵام لە ڕووی مۆراڵەوە غەڵەتە ینی بەکارهێنانەکەی لەویا غەڵەتە ئەو کاتە مۆراڵ بۆ تەحدید دەکات کە زمان چۆن بەکاربێنی و ئەمە شوێنەکە ناوچەیەکە لە ڕاستیا دانی وەکو بڵێی کەوتووەتە نێوان دوو زانستی کۆمەڵناسی کەوتوتە نێوان کۆمەڵناسی یا زانستی کۆمەڵایەتی لەگەڵ زمان ناسی یا زانستی زمان و لەم نێوانە زانستێکیان دروست کردووە بە ناوی زمان ناسی کۆمەڵایەتی طبعا زمان ناسی کۆمەڵایەتی و دەبێت کۆمەڵناسی زمانیش دەبێت ئەمانە تا ئێستا لەو زانستا بەڕاستی و کتێبانەی سێرم کردو ئەو کاتانش کە من ئەو دوانەیەم دەوتەوە لە زانکۆ ئەو کتێبانی کە لە بەردەستا بوون لە ڕاستیا و جیاکاریەکیان نەکردبوو لە بینە و دوانە و من ئەو کاتە بیرمە لە ناو زانکۆکە ئەوانەیەم دەوتەوە ئەو جیاکاریەم کرد لە بینی زمان ناسی کۆمەڵایەتی و کۆمەڵناسی زمانیە کە ئەمان لە ڕاستیا دوو زانستی جیاواز ئەمە دەکەوێتە ناو ئەو بینەوە ینی هەر یەکەیان لە شوێنێکەوە لەو شتە نێوانیە دەکۆڵێتەوە کە دەکەوێتە نێوان مۆراڵ و زمان بوون طبعا ئەمە بۆ زمان وانە قسەکردن ئێمە وتمان بینینیش پەیوەندیەکە لە پەیوەندیەکان بە هەمان شێوە بەڵام لەمەیان نەکۆڕەوە لە ئێستا و هیچ باسێک من لەم بابەتی کە ئەمڕۆ من کەوتمە ناوی وە بیرم لێ کردەوە تەنان لەمەی کە مۆراڵ و کاریگەری لەسەر بەکارهێنانی زمان ئەوەندەی من ئاگادارم دەکرێت من شتانێکە بێ ئاگاداری نەبم لە ئێستا و زۆر احتیمالیشی هەیە ئەوە وابێت چونکە لە ئێستا بەڕاستی خوێندنەوەم لەو مەجالانە زۆر کەم بۆتەوە بەڵام ئەوەندەی ئاگادارم نەکرا بوو و هەست دەکەی حەقلێکی تازەیە و پێویستی بەکارکردن و بینینەکە دڵنیام کە نەکراوە ئەو مۆزوعی تەحدیدکردنی بینین لە ڕێگەی مۆراڵەوە یعنی چۆن مۆراڵ پێمان دەڵێ ئەو شتە لەکوێ چی وا ببینە ئەمە ینی هیچ باسکردنێکم نەبینیوە لە کتێبانێکە لەوارەی کۆمەڵناسیەوەن تەنان لەبارەی دەروونناسیەوە هیچمان پێ ناڵێن چونکە نە دەروونناسی نە کۆمەڵناسی دەروونناسی کۆمەڵایەتیش لەگەڵ بامان شێوەی کۆمەڵناسی زمانی ینی شتێکی وا لەم بارەوە نەوتراوە ئەوە من لە سیمینارەکەی تر وەکوتم بە وردی سیستەمەکەشی دەکەمەوە چۆنە و چۆن ئەمە ڕوو دەدا بۆچی بۆ نمونە بینینی وەکوتم پیاوێک لە قەراخی دەریا یا لە کافێیەکە یا لەسەر جادە پیاوێکی ئەوروپی بۆ ژنێک بۆ ژنەکان ئەم بینینە چۆنە و بینینی پیاوێکی شەرقی چۆنە لە بازاڕا بوونمونە لە کافەیەکە یا لا شوێنێکی دەر و ئەمە چی وای لێ دەکاوانێت و ئەمانە دەبەشیکەین ئەو کاتە ئەماشی کردەوە تێدەگەین بۆچی ینی ئەو تێکەڵبوونی ئەو دوو مۆراڵە لە بۆ نمونە ڕەوەندی کوردی کە لێرە ڕۆشتووە چاوی بینینی ڕایەنراوە لە بەو مۆراڵە ڕایەنراوە کە شتەکان وا ببینێ کە دەچێت بۆ ئەوێ ینی من کەسانێکم بینی لەوێ کە بە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ لەوێ بوون بەس هەستت دەکرد
هێشتا کو مۆراڵی بینینەکەیان نەگۆڕاوە یعنی وەکو ئەوانی تری لێ ناتوێت و ینی هێشتا نازانن بۆ نمونە ئەو ڕووپیانە بینینەکە بەکار بێنن لە دەوروبەرێکی کۆمەڵایەتی و ئەوە لەلام سیر بوو لە کاتێکا وەکو بڵێ ئەمە شتێکە وەکو ئەگەر وشاریت پێ دەبێت زۆر زۆر ئاسانەکە ئەمە دەستکاری بەسکە وشاریت پێ نەبوو ڕاتوی لەسەرەوە چاوت ئۆتۆماتیکی وا دەبینێ یعنی لەژێر دەستی توانێ وەکو چۆن من ئێستا قسە دەکەم بەبێ ئەوەی بیرکەمەوە فاعل و مەفعول شتەکان لە جێگەی خۆیان بەکاردێنم ئەو بینینە جوایە بەبێ ئەوەی تۆ بیرکەیتەوە چۆن دەبینی چی دەبینی بینینەکە داوایش دەکات و لێرە جۆرێک وەکو بڵێ ئەو دوو مۆراڵە کێشە لە بینیانە دروست دەبێت یعنی ئەو کۆدانەی بۆ نمونە بینینی لە بینینی پیاوێکی ڕۆژهەڵاتیەوە یا کوردەوە دەچێت بۆ ژنێکی ئەوروپی ئەو کۆدا ئەو ژنە ناتوانێت بیکاتەوە بۆچی چونکە لە ناو مۆراڵەکە ئەمە وەکو بڵێ ئاوانیە لە ناو مۆراڵەکەی ئەوە و یاز بە پێچەوانەوە هەیە سیرکردنی پیاوێکی ئەوروپی بۆ ژنێکی ڕۆژهەڵاتی ئەمە لەلایەن ژنەکەەوە بینینەکەی ئەو لەوانە کۆدەکەی ناکرێتەوە چونکە مۆراڵە جیاوازە ینی وا دواتریش باسی دەکەم ئەمەلێکەوە جیاوازەوە زۆر زەرورە دواتر بۆی تێبگەین چکامە یەکێکە لە پەیوەندیە باو ئەساسیەکان لە مۆزوعی بینینە لە نێوان ژن و پیاوە یان نێر و لێ و دەبێ ئەمە بەڕاستی بە وردیشی بکرێتەوە تا تێبگەین کێشەکان بۆ نمونە لێراچی نەوەرس و کەوتانەی کە لە مۆزوعی بینینە کێشەمان بۆ کێشە دروست دەکات بۆ ڕەوەندێکی کوردی کە بە مۆراڵەکەی خۆی بینینی ڕاتوە و بۆ مۆراڵە ئیش دەکات بینینی لەگەڵ ئەوروپیەکە کە تێکەڵ دەبێ ئەمە لێرا چ کێشەیە دروست و تەبەن ئەمە پەیوەندی ژن و پیا و دەستکاری دەکات و ینی پەیوەندی ژن و پیا و لە ناو مۆراڵە ناپیشەیەکە لە کوردستانە یا لە پاکستان یا لە شوێنێکی تر جیاوازە لەو پەیوەندیەی کە ئەو مۆراڵە مۆدێرنە لە ناو وڵاتێکی ئەوروپیا ڕێکێکستووە کاگاراڵ وڵا خۆی مۆزوعی ئەوەی کە تەنانەت کاک ڕێبوار بەکارهێنا بوو تەماشاکردن من ڕێزمەیە بۆ کاک ڕێبوار شوێری و من بەلێ قۆڵەرێکی باشی دەزانم و کارێکی کە ئاگام لێ نەبووە زنجیرە سیمینارە بەڵام دواتر باس کرا ینی باسییان کرد بەس لێەوە باسییان کرد کە من تەسەورم وان نەبوو کە لە کۆڵنەوەیەکی من کە کاتی خۆی لە سەر ابن عەرەبی نووسرا بوو لە نەوەدەکانە بڵاوبەتەوە من ئەو دووشتەم جا کردبوویەوە تەماشاکردنم بەکارهێنابوو لە جاتی سێرکردن لەگەڵ بینین و دواتریش کۆی کتێبێک بوو لەسەر ابن عەرەبی نووسی بووم بەشێکی لە کاروان بڵاوبوویەوە دواتر لە 92 وابزانم بڵاوبوویەوە ئەو کاک ڕێبوار دواتر بوو جگە لەوەش دواتر لە گۆڤارێکی پەیف بوو وابزانم داوایان کرد هەموو کتێبەکە بڵێن کتێبەکەوە 130 لاپەڕێ وەلەوەی کۆمەڵە چەمکی کە خۆم دامڕشت بوو لەوێ دانابوو بۆن منەوەکو سیرگە یا شوێنگە ئەمانە کۆمەڵە چەمکن کە تایبەت بوون بەو لێکۆڵنەوە ڕەخنەیە لەسەر ابن عەرەبی وە لەوێش باسی بینین و تەماشاکردن کردووە کە چۆنەوە بیرم نایە بەڕاستی چۆن باسم کردووە و من لێرەوە ناڵێم کاک ڕێبوار ئەمەی لەو وەرگرتووە بەڵام من مۆزوعی من نازانم کاک ڕێبوار لە کۆست باسی کردووە چۆن باسی کردووە بەڵام ئەوەندە دەزانم کە من لەو شوێنە پێشتر ئەو بابەتەم باس کردووە و دەتوانم یعنی گومانی ئەوە نەبم کە کاک ڕێبوار بڵین ئەوەی کە ئەو باسی کردووە و جای کردوێتەوە پەیوەندی بە نووسینەکەی منەوە هەبێت ئەویش لەوانەیە لای خۆیەوە گەیشتۆ بەوەی کەم دووشتە جیاوازە و باسی کردووە بەس چۆنیەتەکەی نازانم چۆن باسی کردووە بەس ئەوەی کە من لێرە باسی دەکەم بەڕاستی مەوزوعەکە جیاکردنەوەی مستەڵەحات نییە لێرە من دەمەوێت سیستەمی بینین جیاکەمەوە یعنی بینین لای من ئێستا وەکو زمان وایە و ئەمەی کە ئێستا من باسی دەکەم لە ڕاستیە ئەم لەم ئێوارەیە کە لە ناو نووسینە بووم و
پێی گەیشتم کە ئەمە بەڕاستی نظامێکی ئێنە پێشتر دەمزانی بینین ینی لەوە زۆر بیرم دەکردەوە کە بینیمان مۆراڵ دیاری دەکا ئەوە وەکو بیرکردنەوە بەس وەکو نووسیم نەنووسی بوو نەگەر بینینمان بیستنیشمانیانی بەل لەوەش کە بیر لەمە بکەمەوە کە مۆراڵ دەتوانێت دیاریکە هەر بامان شەوە بیرم لەوە دەکردەوە کە جۆرێک لە کۆنتۆل لە بیستنی ئێمە هەیە ئێمە دەتوانین هەندێک قسە هەیە نەیبیستین دەتوانین شتانێگەیە نەیبینی لە کاتێکا چاومان دەیبینێ بەڵام نەیبینی ئەوە نێ دەڵێت چاوی تۆ من نابینێ یانی کۆمەڵە شدەیە لە ناو زمانی کوردیا بە تایبەتی ئەمە لەبەرەوەی ئەوەستانە زۆرینن حساسن هەندێک زمانێک لە ناو زمانەکە زۆر شت دەدۆزیتەوە بۆ ئەمە لەبەرەوە وەکو بڵێ ئەم بابەتە هەست دەکەم هەم تازە دەبێت و هەم شیکردنەوەیەکی ورتری دەبێت و من سەرەتایەکم باس کرد بە هیوام لە سیمیناری داهاتوو بتوانم باوردیە و تخمەکانی ئەو نظامەشی بکەمەوە چۆن ئیش دەکاوەشی کەمەوە اینجا ئەوەش باسکەم کە چۆن مۆراڵ وەک نەریتێک خۆی دەسەپێنە لەسەر بینینی ئێمەوە بینینمان بۆمان دیاری دەکا کە چۆن بینینمان بکاربین موضوعی کامێرا و پێشکەوتنی کامێرا بە هەر جۆرێک بێت ئاخیرجار لە ناو شاشەیەکە دەبێت کەسێکە بێ بتوانێت ئەو وێنانە بکات بە بینداویانی ئەوەنا ئەو شتانە وەکەوە وایە کۆمەڵی وێنە لە ناو ئاوێنەیەکا بن هەتا کەسێک نەیان بینێ نابن بە بینداو لەبەر ئەوە ئەو جیازانە چەند پێشکەون لە ڕاستیات ناتوانن یان لەبەر هێزی بینین ناخرێتە ناویان چونکە ئەگەر هێزی بینین تۆ بخەیتە ناو جیازێک ئەو کاتە ئەو جیازە ئەو دەبینێت تۆ نابینی یانی ئەو بەڵام ئەو دایمە پێویستی ببین کەسێکە کە ببینێ ئەو تەنها ئیشی چاوەکە دەکات بەڵام دەکرێت بە دقەتتر بیکات دەکرێت سانسۆر بکرێت دەکرێت ئەمانە هەموو ینی شتێک بتوانێت وێنەکە سانسۆر دەکات ینی نەک بینینەکە وەکو بڵێ لە بینینەکە سانسۆرەکە ڕوونەدا لەبەرەوە جیازەکان تەنها وەکو بڵێ لەسەر ئەساسی ئەوەی کە چاو ئیش دەکات یا لەناو ئاوێنەیەکە کە لەناو کاتۆ دەتوانی بجوڵێت خۆت ببینیتەوە شتێکی زۆر دقیقە و ئەمەش کە ئێستا من وێنەکەم نەقڵ دەکات بۆ تۆ بە جوڵاوی هەر وەکوایە تۆ لەناو من لەناو ئاوێنەیەکە ببینی و من ئێوە لەناو ئاوێنەیەکە دەبینم بەس بەبێ بینەرێکە منم ئەم بینینە ڕوونادا لەبەرەوە ئەم بینینە ناتوانین بخینە ناو جیازەکەەوە و جیازەکە ناتوانێت شتمان بۆ ببینی و بە شێوازێکی تر پێمان بڵێ بۆ من ئەمە ناتوانێت بکات یعنی دەکرێت ئێمە بۆ نمونە جیازێک دروستکەین فعلەن لە بینی ببورن لە بینی هەستەکانە بتوانێت هەستەوەرەکانە کۆد گۆڕکێ بکە بۆ نمونە دەتوانین جیازێک دروستکەین لە جاتی ئەوەی ئەو شتەی کە دەیبینێ پیشانمان بدا بۆمان وەسفکە یعنی بیکە بە قسەکردن بڵێ ئەو کەسە ئاوایە و ئاوا و ئاوا یعنی ئەمە دەتوانێت ئەوەی کە وێنەیە و بینراوە بیکە بە دەنگ بۆمان بۆەوەی ئێمە بیبیسین لە جاکیەوەیکە و بە پێچەوانەشەوە دەکرێت تۆ دەنگ بکەیت بە شتی بینراوە گەر وەسفی شتێک بدەیت بە کەسێ ئەو جیازە وێنەیەکرد بداتێت و زیرێکی دەستکرد دەتوانێت لە بینی هەستەوەرەکانە و ئەو نظامەدانێکە کۆدەکان لە بینی دوو سیستەمی کۆدیا جیاوازە وەرگێڕان دەکات یعنی کۆدێکی بینراو بۆ نمونە بکات بە کۆدێکی نووسراوە و ئەمە شتێکی هینیش نییە تازە نییە کە ئینسان کردبێت یان کۆدگۆڕینە بەڕاستی لەو کاتەوە کە نووسینەیەم تۆ دەزانی کە کۆدگۆڕین ڕووی داوە لەو کاتەوە زمان هەیە تۆ دەزانی ئەمە لە ڕێگەی کۆدگۆڕینەوە مەکراوە ینی شتێک ئەوەی کە بینراوە بە کۆدی بینراوە تۆ دەیگۆڕیت بۆ سیستەمێکی تر کە کۆدی بیسراوە دەنگیە یا نووسین ئیملا بۆ ڕێنووس گۆڕینی سیستەمی کۆدی لە سیستەمی کۆدی بیسراوەوە بۆ بینراوە ینی ئەمە تۆ لێرە کۆمەڵە کۆدی تر دادەنی چونکە ئەو کۆدانەی کە لە تۆ لە نووسینت ناتە ئەوانە نین کە لە قسەکردنەوە و کۆدی بینینیش نییە کە لە ڕێگەی وێنەوە ینی ئەمانە دەکرێت بێت بەڵام بەداخەوە تا ئێستا زانست نەچۆتەنەوە جیهانی هەستەکیەوە تا بینین بتوانێت ئەو کۆدەکە ینی ئەوەی ئەو وێنەکە چۆن نەقڵکا بۆ ئەوەی کە هەستەکیە ینی لە بینی جیهانی هەستەکی مرۆڤ و جیهانی فیزیکیە ئەو
بینینە نەدۆزراوەتەوە بینینی مۆراڵی یعنی یا بینینی مۆراڵی نا مۆراڵی بینین مۆراڵی بینین بۆ نمونە لە پۆڵۆنیا مۆراڵێکی ترە فعلەن مۆراڵی ئەگەر بۆ مۆراڵە تۆ بینینت بەکارنێنی تۆ ئەوە ینی پۆلۆنیا ئەوەی کە لە پۆلۆنیایە لەو جیانایە ناتوانانی ببینی بۆچی چونکە تۆ بە ئەو شتەکان دایمە بە شتانێکی تر دەبینی ینی تۆ بەپی ئەم مۆراڵەی ئێرە شتەکان دەبینی مەبەستەکان ناتوانانی بخوێنیتەوە بابەتەکان ناتوانانی نیشان بی هەر وەکو کوێرێک وایە لەو حاڵەدا هەتا مۆراڵەکە فێر دەبی کە مۆراڵەکە فێر بووی ئەو کاتە بەپی ئەو مۆراڵە شتەکان دەبینی و ئەو کاتەکە بەپی ئەو مۆراڵە شتەکان دەبینی کۆدی مشتەرەک لە بینی تۆ وەکو بینەرێک و لەگەڵ بینراوەکە دروست دەبێت کە دروست بوو ئەو کاتە ئەو زمانی بینینە لە نێوانتانە دەکەوێتەویش ئەوە لێرا کۆتایی پێدێنم سپاس بۆ